سەرقاڵی دروستکردنی حەوزی ئاون لە سنووری برادۆست. جوتیاران دەیانەوێت لە وشکە ساڵی ئەم ساڵ خۆیان دەرباز بکەن، چونکە کانیاوەکان بەراورد بە ساڵی پار بە ڕێژەیەکی بەرچاو کەمیان کردووە. پار ئەو وەختەی دوو بەرامبەر زیاتر لە 16 حەوزیان لە تاوکانی لێدایە، لێرەش نێزیشی 10 حەوزە باشە. پار 5 حەوز بوون، هەوساڵە زۆر زیاترە لەبەر قەترەش ئاسانکاریکە زۆر لۆ خەڵکی، یعنی ئەو حەوزە کابرا حەوزە شێری دە لایلۆن تایەتە هەندڕێ لۆ 5 ساڕە و حەوزە ئیشەکە. نەبارەینی بەفر و باران لە هەرێمی کوردستان زیانێکی زۆری بە جوتیاران گەیاندووە، بەڵام جوتیاران بۆ گلدانەوەی ئاوی پێویست ئێستا سەرقاڵی دروستکردنی حەوزی ئاون لەسەر زەوی و موڵکەکانیان. پار زیاتر بارانباری خەڵک زیاتر جوتیارەکان بەروبوومی کشتتوکالیان زیاتر بوو، بەس ئەم ساڵ لەبەر کەمی بارانباری وەکو پێویست نەباری لە بەهاردا پێدەچێتن جوتیارەکان بەروبوومی کشتتوکالی کەمتر بکەن لەبەر بێ ئاوی، وە زیاتر جوتیارەکان پەنایان بریتە بەر حەوز چاکردنی لۆ ئەوەی ئاو کۆبکەنەوە بۆ ئاودانی بەروبوومەکەیان. برادۆست یەکێکە لە ناوچە هەرە گرنگەکانی کەرتی کشتتوکاڵ. لەم ناوچەیە ساڵانە 1000 جوتیار بەروبوومی خۆماڵی بەرهەم دێنن، بەڵام لە کاتی بوژانەوەی کانیا و سەرچاوە ئاویەکان لە وەرزی بەهار باران وەک پێویست نەباریوە. وڵات حەسەن، کورسات نیوز، برادۆست.